ئەگەر بۆ چەند خولەکێکی کەم پیاسەیەک بکەی بەناو بازاڕی کۆنەفرۆشانی هەولێر کە بە بازاڕی هەژاران ناسراوە گوێبیستی چەندین چیرۆکی تراژیدیا دەبی کە ناغ دەهەژێنن و ڕۆژانە بە سەدان هەژار و فەرمانبەر و پێشمەرگە بەهۆی گیرفان بەتاڵیان کەلوپەلەکانی ماڵەوەیان دەهێنن لەو بازاڕە دەفرۆشن بۆ ئەوەی بە پارەکەی چەند قوتوویەک شیر بۆ منداڵەکانیان یان هەندێک خواردنی پێ بکڕن. زۆر کەس هاتیە مەسەن دەرێ پارەم نییە ئەوەی دەری لۆ شیری منداڵی ئەوەی دەری لۆ مەصرفی لۆ نەوتی ئەوی لۆ هەرێکە بە شتەی حاجە چرچی پێویستە لە ماڵێ بکڕیتن ئیمکانی تشنێت ناچار دەبی کەلوپەلی ناو ماڵ بفرۆشیتن. زۆر کەس هاتەیە ئەرێ سبە چادەکەم هاتەیە گوتی بەس سۆبم و چاکەوە یان دێم بکڕە کرێمە سوبمارم نودەست سۆبم کڕیا زگم پێستەیە وادارم حکومەت ئاڕەشدا ملەتی بداتەوە هاتا هەناوی هاتیە پڕ بوو زۆر ژنم لەو کوڕەکە مینان نەبوو بڕاستی بچم سەلاجەکی بە دووەرەقەمی سێوەرەقەی لۆ وەگرم سەلاجەکەم لێ لە کڕیۆلەوەی وڵا بە چ لە زاری بەخۆی لە بارێمدانە کابرەیە کات مزەخەکی نوێی پێبوو دەیفرۆشت داوای گوتی بە 50,000م کڕیە داوای چلی دەکەم ئەمە گوتمە کاکە چلی ناکاتن گوتیان بە چلێک ئەمن بە چای خۆم دیتم ئەمە خۆم لێم پرسی پێم گوتم کاکە لۆ دەفرۆشەوە خۆ ماڵ تا مادەم کڕیتە ئیشی نەکردە گوتی کاکە چل لێ بکەم ئەمن پێشمەرگەمە بە خودای 2000 دارم پێدەستمەوە داوامیش لەبەر چای من فرۆشتی بە 35,000 پێشمەرگە دێت لە قوڵمەزە لێ فەقیری احتیاج لە لێشی لێ بکڕی کە دەستکردی دەپاڵێتەوە لێ 5,000 دام لێوە بگرێ مانە پێشمەرگە گولەزەوەی شەید بکرێ ئەدەوە کالەسان نەبێتە نەزل کاتن خەڵک دەمر بوو تەواو هاوارەی هاوار مردم بێگە ژیانمەی کوڵتان لە سووریا خەڵک دەکوژێ بە قومبەرە و بە تۆپ و بە ساروقی رووسیای بریاوەکی رووسی سووریای باید قومەت دەمەزی دەڕۆیشتین ئەوانە بە اقتصاد و بە دەبوونی ماڵوێنیان بایکوش هەژاری و نەداری و گیرفان خاڵی یەکێکن لەو هۆکارانەی کە ڕۆژانە خەڵک بە گڕوتینەوە ڕوو لەو بازاڕە دەکەن بەوتێ هاوڵاتیان لە بازاڕی کۆنەفرۆشانی هەولێر بە نرخێکی هەرزانتر کاڵای باشتریان دەست دەکەوێت هەر بۆیە سەردانی ئەو بازاڕە دەکەن. لە 30,000 دەگەڕێم هەرزان بیت ئەگەرا بەگەران پێم ناکڕی ئەرێوە بەخۆی وەزعەکە ئەو هایە کەمانەیە حکومەتی یارمەتیمان نەداتم ئیشێکمان لۆ نەبینیتەوە مانەیە ئەمە هاتی بە پێویستێک لەوی شتەکەم پێویستە کە دەفعی بکەم ئیشی خۆم ماڵی خۆم چاکەم ئەویش گرانە بە گرانی پێ ناکرد بەگەڕێم لە ئیشی تشتی کەوتنەکەم. لە چەند ساڵی ڕابردوودا بەهۆی باشبوونی باری ئابووری هاوڵاتیان خەڵک کەمتر سەردانی بازاڕی کۆنەفرۆشانی دەکرد بۆ کڕینی کەلوپەل بەڵام لە ئێستادا بەهۆی قەیرانی دارایی و بێموچەیی دووبارە خەڵکی هەژار و مامناوەندی ناچار کردووە ڕوو لە بازاڕەکانی کۆنە بکەن بۆ کڕینی کەلوپەلەکانی ناو ماڵیان. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.